سیناتۆری پێشووی ڕێبەری زۆرینە بابدۆڵ ئەم هەفتەیە باڵاترین خەڵاتی شەرفمەندانەی کۆنگرێسی پێبەخشرا. ئەو کۆماری خوازەکەی کەنساز بوو، ئەو جەنگاوەری دێرینی جەنگی دووەمی جیهانە و هەروەها کاندیدی سەرۆکایەتی پارتەکەی بوو لە ساڵی 1996دا. لەلایەن سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانەوە پۆڕایەت لە هۆڵێکی کۆنگرێسدا مەدالەی زێڕینی کۆنگرێسی وەرگرت لە ئاهەنگێکی ڕێزێناندا. بابدۆڵی تەمەن 94 ساڵ بە زمانێکی شیرین سوپاسی هاوڕێیان و ستافەکە و سەرجەم قسەکەرەکانی کرد بە پێی خزمەتگوزاری توێژینەوەی کۆنگرێس هەندێک لەو سێسە خەڵاتی کە پێشکەش کراون تا ئەوڕۆکە جۆرج واشنتن و دایە تێرێزای تیادایە. لەم ئاهەنگی ڕێزەنانەدا بێجگە لە ئامادەبووان هاوسەری دۆڵ ئێلیزابێس دۆڵ و ڕۆبینی کچیشی ئامادە بوون. بابدۆڵی تەمەن 94 ساڵ بە یەکێک لە ڕێکەوتن سازکارەکان ناسرا بوو کە ترامپیش خۆی بەوە دەناسێنێ. بەڵام ترامپ و قەواری کۆماری خوازەکان لە کۆنگرێس ئێستاکە لە شەڕێکی گەورەی بودجەدان کە ڕەنگە هەفتەی داهاتوو بە داخستنی حکومەت کۆتایی پێبێت. هەروەها دۆڵیش کاتی خۆی لە ساڵی 1996دا دەنگدانی پارتی کۆماریەکانی بردەوە و کاندید کرا بۆ پۆستی سەرۆکایەتی، بەڵام بە بیل کلینتۆنی دیموکراتی دۆڕاند. دۆڵ پشتیوانی ترامپی کرد بۆ سەرۆکایەتی و ترامپ خەڵاتەکەی لە مانگی نۆوە پەسەند کردووە.